ئامادەکردنی خوانێکی بەرفراوانە لەسەر ڕێگای کەرکووک سلێمانی بۆ ڕێبواران. ئەمیر باوە ئەمیر کوڕم ئەو مێزانە بێنە بۆ ئەم سەرکاکە. ئەو مێز و کورسیانە هەنێکی بێنن بۆ ئەم سەرکاک. لە قەزای چەمچەماڵین و دوو هاوڵاتی سەرمایەداری ناوچەکە هەستاون بەکردنەوەی خواردنگەی ماڵی خودا کە لە مانگی ڕەمەزاندا و بێبەرامبەر خواردنی زیاتر لە 800 کەس ئامادە دەکەن بە هاوکاری چەند گەنجێکی سنوورەکە. چێژلێنەرێکی بە ئەزمونە و باز لەوە دەکات ڕۆژانە لە کاتژمێر 12 نیوەڕۆوە دەست دەکەن بە ئامادەکردنی خواردن تاکو کاتی بەربانگ خواردنەکە بۆ میوانان و ڕێبواران ئامادە دەکەن. دەژڵێت ڕۆژانە و بە بەردەوامی گۆڕانکاری لە لیستی خواردنەکاندا دەکەین و بێ بەرامبەر ئامادەییمان دەربڕیوە کە تا کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز خواردن بۆ هاوڵاتیان ئامادە بکەین. ڕۆژانە برنج 150 کیلۆ 125 کیلۆکەین 150 کیلۆکەین برنج فاسۆلیا 30 کیلۆکەین مریشک خۆیدا لە 200-250 کیلۆتی بە گوێ ڕۆژ وایە زۆر قەڵەباڵخە ماشەڵا زیاد دەکەین 200 کیلۆ 300 کیلۆ ئەەکەین ئاچی خواردن 1000 نەفەر 800-900 حازرەکەین. مامۆستایەکی ئاینی کە بە بانگدانی ئێوارە و پێشنوێژیکردن بۆ هاوڵاتیان بەشدارە و دەڵێت پێویستە هاوڵاتیان و مسڵمانان لە مانگە پیرۆزەدا دەستکراوە بن بەڕووی هەژاران و ڕێبواران و ئەو کەسانەی کە پێویستیان بە هاوکاریە. ئەمە بەرووبوونی ئیسلامەکەی ئێمەیە ئیسلامەکەی ئێمە پێغەمبەرەکەی ئێمە صلی الله عليه وسلم ئاهوای پەروەردەکردین ئاوای فێرکردین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەدینەدا لە شاری مەدینەدا لە کاتی دروستکردنی دەوڵەتی ئیسلامیدا لەو کاتەدا کە خەڵکی احتیاج بوو بەدەن کە خوورمایەک بیخوا برسێتی نەبوونی هەژاری یەکێ لە پایەکانی دەوڵەتی ئیسلامی کە دەوڵەتی ئیسلامی دروست کرد و ئەطعیموا الطعامە فەرمی خواردن ببەخشێننەوە. ئەم ئێوانە خوانە وەکو واجبێکی ئیسلامیە ئەرکی سەرشانە هەر موسڵمانێک هەر کەسێک داوا ئەەکەین ئەمانە قودوە بوون بە دوای ئەمانەشا کەسانێکی کە ڕچەشکێن هەبێ سەرفی ماڵەکەیان بکەن چونکە ماڵ تاک و سەر لە دەستی ئینسانە نامێنێتەوە. گەنجێکی خۆبەخشە و دەڵێت هەموو هەوڵێکی خۆمان دەدەین بۆ ئەوەی بتوانین بە جوانترین شێوە خزمەتی میوانان و ڕێبواران بکەین لەم مانگە پیرۆزەدا. من وەکو گەنجێکی چەمچەماڵ خۆبەخشانەی ڕاتومە ئاتینە بۆ ئێرە ئیشەکەین ئیشاءڵڵا لەم مانگە ڕەمەزانەیە ئەتوانین بە خێراتنی هەموو کەسێکەکەین و لە خزمەتی هەموو کەسێکابین ئیشاءڵڵا. هانو ئەحمەد، وێستگە نیوز، چەمچەماڵ.